کەیسی دادگاییکردنی کوشتنی جۆرج فلۆید بەردەوامە. بایدن پلانێکی $2 تریلیۆن بۆ ژێرخانی ئەمریکا ڕادەگەیەنێت. مناڵان لە سەردەمی کۆرۆنادا. تەماشاچی لە خۆشەویست ئیدەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشەتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن هەینی 6 مانگە ئەپریل ساڵە 2021 درود من جانی دیلان و هاوکارم ساڵح دەمێجار پێشکەشتان کەیم ئومیدواریم دەمێگی خۆش وەلمان بوەرە سەر. سلااوڕێز دۆزگەرین ئەمریکی بۆ هەفتەیە دووەم بەردەوامن دادگەکردنا ئەفسەری پۆلیسێ بەرێ دێرێک چاون یەکۆ بە کوشتنا جۆرج فلۆید هاتیە تاوانبارکردن. سەرۆکی پۆلیسێ باژارێ مینیاپۆلیسێ ژێ دادوەران ڕاگوت کۆ کریارên دێرێک چاون لە دژی جۆرج فلۆید نە لە گۆری سیاسەتên پۆلیس بوون. چاون هاتیە تاوانبارکردن بە کوشتنا فلۆید ji berkovî kabûka xwe bêhtirî neh kerîkan li ser stûyê Floydanî bû û şarezayên saxlemiyê got ku dema Floyd gehîşt nexweşxaneyê dilê wî êdî rawestiya bû. Pizîşkek ku li nexweşxaneyê pêşwaziya Floyd kiribû ji dadweran ragot ku ew bawer dike kêmbûna oksîjînê sedema mirina Floyd bû. Parêzerên berevaniyê dibêjin ku mirina Floyd pêwendî bi hin pirsgirêkên dinên tenduristî û bikaranîna madeyên hişbir hebû. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لەم دوایانەدا پلانێکی خەرجکردنی $2 تریلیۆن ڕاگەیان کە مەبەستی مۆدرنکردنی ڕێگەوبان و پردەکانی وڵاتەکەدایە لە نیوان ژێرخانی تردا. بەڵام پێشبینی دەکرێت پلانەکە لە کۆنگرسدا ڕوبەڕۆی ئاستەنگ بێت. پلانی ژێرخانی سەرۆک بایدن وێنەیەکی فراوان پێشان دەدات کە چی بە ژێرخان دەژمێردرێت ئەوە تەنها بۆ چاکردنی ڕێگوبان و پردەکان نییە بەڵکو بۆ دروستکردنی ئینتەرنێتی بەرین و تەکنۆلۆژیا بۆ کەمکردنەوەی گۆڕانی کەشە. بە بۆچوونی من ئەمە کاتێکە جارێک لە ژیاندا ڕوودەدات لە بڕوادانیم لە 50 ساڵی داهاتوودا پێویستێکی بەم جۆرە هەبێت کە لە بەرژەوەندی هەردوولادایە بە چاڕوانێکی زۆرەوە سەرۆکێک کە زۆر پشتگیر و پابەندە نەک هەر تەنها بۆ خودی ژێرخانەکە بەڵکو بۆ دەرفەتی کار دروستکردن. دەستەبەندی وایە خۆت پاکجی پلانی کارەکان بریتیە لە دروستکردنی هێزی کاری وەزەی پاکی وڵاتەکە و بەهێزکردنی چاودێریکردن وەکو پێشەیەک. ڕێبەرانی کۆمارەکان دەڵێن پێشنیارەکە زۆر گەورەیە. دەستەبەندەکە وێنای تۆڕێکی 500,000 ئێزگەی چارجی ئۆتۆمۆبیلی ئێلکتریکی دەکات تا ساڵی 2030. کاتێک خەڵک بیر لە ژێرخان دەکەنەوە ئەوان بیر لە ڕێگاوبان پرد بەندەر فڕۆکەخانە دەکەن ئەوە بەشێکی زۆر کەمە لەوەی کە پێی دەڵێن پاکێجی ژێرخان. پێدانی و بڕەپارە هەروەها کێشەیەکە دەستەبەندێکە پێشنیاری زۆرکردنەوەی باش دەکات لەسەر کۆمپانی هاوبەشەکان کە کۆمارەکان دەڵێن دژایەتی دەکەن. پرۆژە یاساکە ئێستا لە کانگرسدایە کە ڕێبەرانی دموکراتەکان بە نیازی ئێوان بیگەینە سەر مێزی سەرۆک بۆ واژووکردنی لە مانگەکانی داهاتوودا. دەستەبەندێکە دەبێتە تەقیکردنەوەیەک بۆ یەکێتی دیموکراتەکان. ئەگەر بایدن نەتوانی پشگیری هیچ کۆماریەک بەدەست بهێنی پێوەستی بە هەموو دیموکراتیک هەیە لە ناو سناتی دابشکراوی 50-50دا بۆ ئەوەی دەنگی پێ بدەن. بەڵێبیران خۆشەویست ئێستا دەچینە سەر پەتای کۆرۆنا کاریگەری لەسەر ژیانی هەموو مرۆڤەکان داناوە لە نیوانەدا بەشێکی زۆر بەرچاو لە کەسانی کەم ئەندام و دەستەی ئاماری تورکیا سەرەتا لە ساڵی 2002 ڕێژەی کەمەندامانی دیاری کرد بە پێی ئامارەکانی لیژنەی ئاماری تورکیا ساڵی 2020 ڕێژەی کەمەندامان 2,535,503 کەس بووە کە لەوانە 1,025,000 پیاو بوونە و 1,109,000 ژن و ئەم ڕێژەیەش بە ڕێژەی لە سەدا 12 بە گوێرەی ژمارەی دانیشتوانی تورکیادایە. پاندمی ژیانە هەموو مرۆڤان خستە بن باندۆرا خۆ di nav vana da beşeka girîng jî kesên astengdarin. Di jineya statîstikê ya Tirkiye TÜİKê rêjeya astengdaran cara yekem di sala 2002 da diyar kiribû.
Di sala 2020 da jî li gorî statîstikên TÜİKê 2.535.533 kes bi şiklekê astengdarin. Ji vî 1.025.000 kes zilam, 1.039.000 kes jî jinin. Ev rêje jî li gorî nüfusa Tirkiye sedan 12 ye. Li Tirkiye astengdarê Kore ji 1 milyonî zêdetirin. Serokê Komeleya Astengdarên Dîtinê ya aktif Şerafettin Hasanoğlu, gava bandora koronayê ya ser kesên astengdar dinirxîne wiha dibêje. Her vatandaş gibi bandora pandemiyê wek her kesî li ser me hemû astengdaran çêbû. Yên ku astengdarên dîtinê ne, astengdarên meşê ne, an jî astengdarên bihîstinê ne. Hiç ferq nake. Em hemû ketin bin bandora vê nexweşiyê. Lê baş tê zanîn ku kesên ku astengdarin pirê wan di warê aboriyê de serbixwenînin. Wek nimûne di vê demê de kolan ji wan re qetexe ne. Lê malbat dîsan wana ji diêxin. Ev jî ji bo astengdaran kêşeyek mezin e. Astengdar jî wek her kesî dixwazin ku mafên wan him di warê civakî û aborî da him jî di warê rastkirina kolanan, sazkirina seyaran û gelek tiştên din da bê parastin. Di vê dema pandemiyê da rasthatina kêşeyan jî ew wiha diyar dikin. Kolilerin en çok yaşadığı Carna em bi xwe têra xwe nakin. Ji me hin kes di meşînê de astengdarin, hin kes jî di warê dîtinê de ne. Carna em li rawestgehê dema li benda paseyê disekinin dibêjin ger pas hat agihdarî bidin me. Lê em hew dibînin ku pas diçe hê agihî nedane me. Ez bi xwe ji roja ku bûme heya niha nabînim. Lê jiyana me jî bi şiklekî dimeşe. Di vê dema koronayê de em jî rastî gelek kêşan tên. Lê xelek bi rastî alîkarî didin me. Dema em daxwaza alîkariyê dikin. Ez dibînim ku ew alîkarin. Ji bo hin kesên astengdar di vê dema pandemiyê da perwerdeh bûye kêşe. Astengdarê dîtinê Emrah Sarı jî hestê xwe wiha diyar dike. ilk vakanın çıkmasıyla Di dema pandemiyê de dest bi perwerdeya online hatiye kirin. Lê ev rêbas li gorî me nehatiye sazkirin. Pêtir hevalên me ji perwerdeyê paş deman e. Dîsan em dibînin ku ji me re rêyên taybet hatine çêkirin, zor kes li ser wan dira dimeşin. Em jî di vê dema koronayê de nekarin ku mesafeya xwe ya civakî biparêzin. Li gorî statîstikên rêxistinên dinyayê 1 milyarî zêdetir kesên astengdar hene. Li gorî nüfusa dinyayê jî ev rêje sedan 15 ye. Dîsa biya pêzanînên OECD'yê di dinyayê de hejmara astengdarên jin ji hejmara astengdarên mêr zêdetir e. Ji bo balkişandinê jî her sal sê berfembarê wek roja astengdarên navnetewî tê pîrozkirin. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. سرکردەیە بەرێ HDP Selahattin Demirtaş ku ji sala 2016 ve di zindanên Tirkiye de girtiye bersiva hin pirsên ajansa Reutersê da û got ku pêwîst e opozisyona Tirkiye hevbendiyekê li dijî Partiya Desthilatdar ya Serok Recep Tayyip Erdogan ava bike û nemîne li benda hilbijartinên sala 2023. Ji bo şîrovekirina vê mijarê niha biriya Skype endamê serkirdetiya Partiya Azadiya Kurdistanê rêzdar Hanîfî Toran ji Diyarbekir bi meraya dem baş mamoste Hanîfî tu dibêjî axaftinên Selahattin Demirtaş çima divê demê de hatin û nameya wî çi ye divê derbarê de? Niha wexta ku em lê binêrin 5-6 roberê belkî 5 roberê Birêz Selahattin Demirtaş beyanek li ser Twitterê da di wê beyanê da got eger muxalefeta Tirkiye yanî İttifaka Millet dev ji ew netewperestên navxwe bi li dû wan here û bi me re ew kineke em ê ittifaqek sêyemîn ava bikin nabê wê jî wek İttifaka Demokrasiyê danî û behsa hin nirxan kir ji bo wê ittifaqê wê ittifaqa ku
بحث دکه براستی اف هدف جی همان به همان نابی وقت اتفاق دموکراسی بناف دکه چبون نرخن کو جبوی و پرنسیبن کو جبوی و اتفاق دانی پیش برای سلحتین دمرتاش دسری دا گو ام سیستما سروکاتی نافازن دبی کو سیستما پارلمانتری جنودا وره اید دیاد گو گره حقوق لترکیه به سر راست گرن هر حال ما مستعو برفرهين في هوالبنديين اگر درست ببه بس وكو ابيجن سياسه مداركي كروشيش نيزيك و دشوبيني تدبيجي چقاس اويك ممكنه اگر هم بدن برچاوان كو بارتيا دستلادار اك بارتي و اكبي و مهبي في هوالبنديه كه بهز هي بله از ویانی بیجم دوی بیانا برای سلاحتین دمرتاش تا پرسگریک هیه چیه؟ دوی ام دخوازن که ترکیه لسر او پرنسیبین دامزراندنا ترکیه ای دامزرینر وان ای بنگهین چه بون اوجی یک ملت یک دولت یک آل یک نتو او من یعنی اینجا دبی کو ام کور ام نل سر وان نرخان و ام بشتی 200 ساله کو اب تکوشین دمشه و ام رابن خو بکن دوبکا وان پارتیین سیستما سروریا ترک ام ملت اختیک ببن حیفه او ام بیجن نرخين كود 200 سالي دا او منفعتين كود 200 سالي دا ملت ما بدست خستيه ام بهرن انصافا بارتيين ترك ام بيجن ايكو بريس سلعتين دمرتاش بانجي واندكه كيه CHP و iyi partiye o deva و gelecek kod بيجن partiya Davutoğlu و partiya Ali Babacan باشه ما مستعب بود از خافتن تدبرم لی اگر اف نبی یعنی الترناتیو چیه ما دستی هدفی دا چه هی اگر نکاره بله برای عزیز الترناتیو او ایکو دوین ام وقتا ببن اقتدار اما وی سوندا کو مبزارو که دبستانا سرطایی ددا سوند خوارن کود گوتن برا هبونا مج هبونا ترکار را قربان و خوازل امجی ترک بونا از ترکم از راستم نظام از چمه امی ویجاردنی بدن خواندن پرسگره که مزنه دوی که ام کرد ام بخو ببین طرفیس یا ام بخو ام پارتین کردا ام تبگیجن هب لسر نرخین که د منفعت عملت کرد دبن چنه او از دکارم بکرتاسی هنک بحثوان بکم یک دوی که ام لهمبر شر هی ایکو دناف دولت و پککی دا ام به هر وست بن گره دولت درج وی شری برده و گره پککی جی وی شری راوستینه ام ویانه بدن پیش یک اید دیا ام قبول بکن که زمان کردی و به زمان پرورده و به زمان فرمی اساسیا ام بویژن که لترکیه گره مافه آزادیا رامانی مافه آزادیا برخستنه مافه آزادیا چاپمنی تکه پیش باشه ما ببوره جاردن از خافتن تدبرم مش بردمه ما کیمه یعنی نکارن در باسی ناف برفرهین زیده ببن افدا خوازن کتد بجی افتشتن کتد بجی رنگ ببن آرمانج لی اگر کرد کاربن بریا پارتیه که ترک را حوالبندیه که چکنو دناوا پارلمانی ده کاربن وان مافان با آواکی سیاسی بستینن جبر کل سر عرضه با آواکی تندو تجی و روبروبونه کل سر عرضه رنگ کرد نکاربن ویا که بکن اف چه خاص ممکنه الگور خوندناته برای عزیز جبوکو ام اگر وان نرخین کو از دبیجم گلکن ام لسروانا کو ام بگیجن هف ام دکارن او چاق بهزن ترکیه ای آزادی خواست ای دموکرات ای کو دوست کردانه
em dikarin buwan ra hin tifaqa ava bikin lêbelê hetanî ku em bi xwe li ser hin em bêjin xwestekên miletê xwe em nên ba hev em bibin dûvika partiyên bîna CHP û İYİ Partiyê mixabin ti tiştek bi dest nakeve wek mînak ez ê bêjim Ekrem İmamoğlu wexta ku em bêjin li Stenbolê herkes pê zane temamê cîhanê pê zane ku bi dengê Kurda bû serok şaredarê Stenbol piştî ku kar kir hat Diyarbekir çi hanî ji Diyarbekir rahûn zanin wênekî Mustafa Kemal hanî افخال زلال بو ما مستجبر کدام مبراسی که از پرس خواه داویشته بکم تدبیجی اوا خفتن دمیرتاش و گهنه هبن لناوا ترکی کو ببیسن گوتنین وی و تشتکی وها چه بسرده؟ نه برای عزیز سیستما کو دانینه سیستما بتنه دمیرتاش بوان گوتنین خو هنکی دجی ما کردا پچوک دخینه جبر چه از دبیجم جبر کو او پارتیین هایی یک جوان جی هبونا ملت کرد قبول ناکه یک جوان جی زمان کردی قبول ناکه یک جوان جی جبوی ملت کرد آوایا وقت سر درزی که جی تشتکی ناینن تشتی نو ناینن تشتی هی جی دخوازن جهوله راکن جبروی برز دمرتاش براستی دوی والدا بما نحقیه لخوشی دکه لملت مجید که لرينا تجيش دعوة اللي برنت كما مساندين داوية في ديتنا حنيفي توران اندام سركرداتية بارتي آزادية كردستان تج باجار دياربكر بمرة بيجلك سپاس بو بشتر بوناته از جی سپاس کم گلک مالا وابا شارۆچکەی بچووکی دانا نزیک بە سنووری تەکساس و مەکسیک لە مشتەمەڕەکانی کوژبەرانی ئەم دوایەدا سەرنجی میدیەکانی بۆ لای خۆی ڕاکێشاوە بەهۆی ئەوەی کێشەی پرۆسەی منداڵان و خانەوەدەکان تێدا بەڕێوە دەچێت. جاشوا ڕۆخاس لە دوانە پەروەردە بووە و بە بیری دێتەوە ئەم گەڕەکە زەوی کشت و کاڵ بووە. باوکی ڕۆخاس کۆشبەرێکی مەکسیکیە کە لە دەرژایی کادا ئەم ماڵی دروست کردووە. ڕۆخاس یەکەمین کەسە لە خانەوادەکەی کە بچیدە کاڵش ئەو تا ئێستا لە پەراوێزە کارێکی باشی هەیە و دۆران سەرنجە وڵاتەکەی بۆ لا ڕاکێشاوە لەو کاتەی بۆ کۆشبەران ئاسانکاری کراوە و ڕێژی هاوڵاتیان لەژە سنوورەکانی ئەمریکادا زۆرتر بۆتەوە. شر بسالان دناورا حکومت عراق و داعش دا باجار موصل راستی ویرانیه که مزن کر بیکاری بلندتر کر و به هزاران زاروک روجایی رو دناف زبل دا کار دکن جبو دابین کرنا پاری اکنان. آگاهین بهتر دوی راپورته ده. لموصل کمپانی انگلیش آویتنی جمال و بازاران برمای انگلیشیت اینن تاویجن زبل خانه یا لچوله وکه سریوی صبح. صدان کس دناف دا زاروک جی لبند دا ترومبیلا گلیشی دمینن بوهیویا کو پارچین المنیومی آسنی صفر و پلاستیکی دز بخنج بو فروتنی. از به کمکرنا آسن و پلاستیک دیجی هر روزی از 3 حتی 5,000 دیناران قزنج دکم. 2-3 ساله از وی کاری دکم. ام تراوشک دجوار دادجی. مقد تدهات ایدینی نه. سبزی ام مال و زاروکن خود دهیلین و قصد و دری دکین. تا کجبو خواستنا پاره دست خود درجی کسی نکین. او کارگله که چتره کمرو سر جاتایان پارسکی بکه. ستار دیسان دبیجه پرانیا زاروکن وی دری کار دکن جیانکا باشنینا و نکارن هرن دبستانی. او زاروکه نچونه خواندن که او وان قد پروردهی ندیدیه. او جبلی کار کرنه و دری تشتگیدی نزانم. ریخستین مافی زاروکان و مالبات دبیجن بیکاری و قیران آبوریا حکومت عراق وکریه که هزاران زارو لجهه که هرن دبستانان و بخینن لوان جهان کار دکن. پولیس موصل دبیجه دوید حکومت تدبیران بستینا دا کوب سر زیدبونا هجمارا زاروکین لکولان آندا زال ببه.
طبعا هذه الظاهرة خطرة جدا ممكن بێگومان ئەو ڕەوشێک مەترسیدارە دەبێ بە سەدەما تەوانên weke bazirganiya mirovan û destdirêjiya serkeçan ji ber wê yekê eger rewş wiha dom bike dêbe be pirsgirêkek mezin pêwîst e hikûmet li ser wê yekê kar bike Wezareta Kar û Pirsên Civakî bi hevkariya hikûmetên herêmî bi wê yekê çavkaniyeka malî peyda bikin. Beravankar û parêzerên zarokan dibêjin grûpek nîne hewl bidin zarokên di nava zibilxanan da kar dikin jiyana wan baştir bikin. Em weke rêxistina nergal rewşa zarok û jinan dişopînin lê rêxistineke taybet nîne bo zarokê kulanan heta nûke em sedema wê nizanin me jî hikûmeta navendî û hikûmeta herêmî daxwaza alîkariya wan zarokan kiriye. Şarezayên tendurustiyê dibêjin yên ku karê têkvedana zibilxaneyê dikin ji her kesî zêdetir dê rastî nexweşiyên tengenefesî û nexweşiyên pîstî bihên ji bo ku bimînin jiyana xwe dixin metirsiyê da. نادیە پیڤۆڤ کە تەمەنی 9 ساڵە لە شاری بۆستن لە یەڵەتی مەسەچوست لەوەتەی توانیوە پیانوسی بگرێتە دەست وێنە دەکێشێ. ئەو بە تایبەتی وێنەکێشان لە کاتی داخستنەکانی کۆڤید-19دا بۆی زۆر گرنگ بووە. نادیە پیڤۆڤ یا 9 ساڵی çîrokên bi xêskirî û çêkirina wêneyan hez dike. Ev li derdorê xwe çi dibîne wêneyan wan li ser rûpelan çê dike. Ew bi wî awayî her tiştê ku dormandorê xwe dibînît wekî karakterên çîrokên xêskirî çê diket. Ew her wisa laqir dî mizah jî navda dike û karakterên taybet diafirîne. Ez bar dikem ew tiştekê taybet e. Ew ji ber qarantînaya pandemiya Covid-19 berê xwedaya vê hunerê wekî bêhnwedanekî heta defterên wê yên matematîk jî tijî resmên wê mijarê ye. Di defterekî din de ew hatina dapîra xwe ji Rusyayê resim kiriye. Ew her wiha xelekekî nû li ser makaronî çê dike ku pir jî hez dike û di dema pandemî de çêkirina wê jî hîn bûye. Ew her du makaronî şerî dikin û li vêrê êk heye dixwazît wan her dukan bixwit wan hajênîne. Di dema pandemî de Nadia dest bi dersên online ya çêkirina wêneyan kiriye. Bi vî awayî hesteka vê ya çîrokên xêskirî dest pê kiriye. Heta nûke ji vê hunerê pera jî qezenç kiriye. Bi diya xwe re difikirin ku kî jan mijarê hilbijêrin ji bo dersan. Diya wî Olga Shishkova dibêje bi ceribandinê û planê ev bi ser ketiye. Ew bi xwe karakterên çîrokên xêskiriyên xwe baş çê dike. Ew fikir û hezên xwe bi amûrên hunerê diafirîne û xeyalên xwe berfireh dike. Oroyên karakterên wê pitir zalatir û xweşiktir dibin. Ew şêweyekî xwiyê nû pêş dixe. Nadia bi destpêka karantînayê çîrokên xêskirî li ser vîrusa korona çêkiriye. Ku tê de vîrus ji Marsê tê dinyayê û dinozor jê ditirsin û direvin. Îro piştî salekî ev li ser süperhîroyekî nû kar dike. Min dest bi çêkirina çîrokên xêskirî li ser superhêroya vaksînê kir. Ew super qahraman el dijî vîrusa korona şav diket û ew li vêrê bi her kesî re diyar diket ku ew mirovekê baş e. Li dinyaya xeyala Nadiayê vaksîn li du vîrusa korona dikeve û her kesî ji vê xelas dike. Bi vî awayî ev dinyayê rizgar dike û Nadia bi vî awayî dikare dîsa hevalên xwe rûbirû bibîne. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. گەشتی خۆنچە و ئادان گۆڤارێکە بۆ مناڵان کە لەبارەی کەڵتور و مێژوو ئاواز دەکات و تیمی گۆڤارەکە بە مینیبوسێکەوە بە ناوگوندەکانی هەرێمی کوردستانە دەگەڕێن و بە خۆڕایی گۆڤارەکە بەسەر مناڵاندا دابەش دەکەن.
مینی پاسەکە گوند بە گوند و ناوچە بە ناوچەی کوردستان دەگەڕێت. لەسەر مینی پاسەکە وێنەی خونچە و ئادان هەیە کە دوو کارکتەری ناو گۆڤارێکی منداڵانن. گەشتەکەی خونچە و ئادان گۆڤارێکە کە تیراژی مانگانی 20,000 دانەیە و بە شێوەی بەخۆڕایی بەسەر منداڵاندا دابەش دەکرێت و هەوڵ دەدرێت لەڕێی ئەم مینی پاسەوە بگەیەندرێت بە منداڵانی ناوچە دوورە دەستەکان. گەشتەکەی خونچە و ئادان بریتیە لە گۆڤارێکی تایبەت بە مناڵان کە تایدا گرنگی بە لایەنی کللتوری مێژووی جوگرافیەدا لە کوردستانە. ئێمە لە ڕێگەی دوو کارکتەرەوە خونچە و ئادان دوو مناڵن هەر جارە و گەشتەکەن بۆ ناوچەیەکی دیاریکراوی کوردستان. بەنمونە لە ژمارەی یەکەمە خونچە و ئادان گەشتیان کردووە بۆ شاری دێرینی حەسەنکێف لە باکووری کوردستان. لە ڕێگەی ئەم گەشتەوە ئێمە هەوڵمانداوە مێژوو جوگرافیا لایەنی کللتوری شارەکە بناسێنین. ئەم تیمە گەڕۆکە بە کۆڵانی گوندەکاندا دەگەڕێن و لەگەڵ منداڵاندا دەنیشن و باز لە گرنگی خوێندنەوە و ناوەڕۆکی نێو گۆڤارەکانیان بۆ دەکەن بە مەبەستی ئاشناکردنیان بە جیهانی خوێندنەوە و ئەو بابەتانی کە گۆڤارەکە لە خۆی گرتوون. ئێمە وەکو تیمی مەیدانی دەستگای مرۆیی مام حتمما بە ئامانجی لەگەڵ کتێبخانەی گشتی سلێمانی کە نوێنەریان لێرەیە بەیەکەوە گەشتێکی تەواوی کوردستان ئەکەین و ناوچە جیاجاکانی کوردستان با بڵین باشووری کوردستان بە گشتی کە ئەم گۆڤارە خۆی لە 12 ژمارە پێکاتەوە کە ئێساکە ژمارەیەکێتی. کاری ئێمە ئەوەیە کە هەموو کوچە و کۆڵانەکان و تەواوی گوندەکان و شار و شارۆچکەکان بگەڕین و ئەم گۆڤارە بگەینە دەستی مناڵان. بەوتەی هەوراز محەممەد کە خۆی فیلمساز و سەرپەرشتی پرۆژەکە دەکات لەڕێ ئەم گۆڤارەوە هەوڵ دەدرێت منداڵان بەو ناوچانە ئاشنا بکرێن و لە هەر ژمارێکی گۆڤارەکەدا دوو کەسایەتی ژن و پیاوی کوردستان بە منداڵان دەناسێندرێن و چەند بابەتێکی تری وەک خواردن و یاریە کوردەواریەکان لەگەڵ ئاژەڵانی کێوی و چەندین بابەتی تر. مەبەستمانە لە ڕێگەی ئەم گۆڤارەوە منداڵی کورد ئاشنا بکەین بە ناوچە جیاوازەکانی کوردستان. ڕەنگە تا ساڵی داهاتوو ئێمە هەوڵبین بیکەین بە ئەنیمەیشن بۆ مناڵی بڵاو بکەینەوە. لە ئێستایا کار لەسەر دروستکردنی وبسایت و پیجی تایبەتەکەین کە بە شێوەی ئۆنلاینیش گۆڤارەکە بۆ مناڵانی کورد کە لە دەرەوە ئەژین سوودمەند ببن لێی. گەشتەکەی خونچە و ئادان لە ئێستادا ژمارەی یەکی لێ دەرچووە و 20,000 دانی لێ چاپ کراوە کە باز لە حەسەنکێف دەکات لە ناوچە کوردنشینەکانی تورکیا و کۆی پرۆژەکەش لەلایەن دەستگای مرۆیی مامەوە لە ئەستۆ گیراوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. بینەرن هێژا بە vê raporteyê em dikin dawiya Kurd Connection'a îro ta cara bê slavê hevkarê min Canî Dîlan û min Salih Demîcer ji bo we her şad bextewar.